بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجەوەمەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دووتەوە شرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە گۆڕانکاریەکانی ئەم دوایی حزبی دیموکراتی کوردستان و ئەرکی داهاتووی حزبی دیموکراتی کوردستان و تەواوی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان سەبارەت بە گۆڕانکاریەکانی ناوچەکە بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆی سنتەر میوانداری بەڕێز خالید عەزیزی سکرتێری پێشووی حزبی دیموکراتی کوردستانمان کردووە. بەڕێز خالید عەزیزی بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. زۆر سپاس بۆ ئێوەش. دەتوانم بڵێم بەر لە 10 ساڵ ئێوە بڕیاری جیابوونەوەتان لە حزبی دیموکراتی کوردستانی ئێران حزبی دایک وەکو دەگوترێ دا. ئەو کات پلانتان چی بوو و تاوکو ئێستا چیتان جێبەجێ کرد؟ یەکەم لە دبوونی حزبی دموکراتی کوردستانی ئێران یا ئەو جیابوونەوە لە ڕوانگەی ئێمە بەگشتیوە من بۆ خۆم بە تایبەتی بەلامەوە ڕووداوێکی ناخۆش بوو، بەڵام بێەوەی کە پسمەنێ و تەفاسیل و جزئیاتی ئەو کێشەیە دەکرێ بڵم هەردوو لای ئێمە کە دوایە بووین بە دوو حزب لە پەیوەندی لەگەڵ لە دبوونی حزبی دموکراتی سابق بڵم حزبی دموکراتی کوردستانی ئێران ئەو ئینشعابە هەرکام بنەوەبەی خۆمان گلەیمان لەسرە، هەرکام بنەوەبەی خۆمان هەڵەمان بووە، بۆیە بەداخەوە ئەو ڕووداوە ڕوویدا. بە دوای ئەودا کە من پۆستی سکرتێری حزبم وەرگرت لەبەرەوەی کە من هەمیشە بە دوای ئەوەدا دەگەڕام کە جوڵانەوەی کورد لە کوردستانی ئێران ئەدرەسێکی بە قووەتی هەبیە، بۆ ئەوەش دەبێت ئەمرازەکەی بە قووەت بێ و سەرێ خستنەوەی هەردوو لای حزبی دموکرات بەلای منەوە تا ڕادەیەکی زۆر ئەولەویەتی یەکەم بوو، بۆی کە بتەوێت پلان و پرۆژەکان جێبەجێ بکەیت و ئەدرەسێکی بە قووەت بۆ کوردی ئێران دروست بێتەوە بە شێوەی سابق. هەوڵەکەی من ئەوە بوو کە چۆن بکرێت و دوو حیزب بکەوینەوە سەرێک. لەو پەیوەندیەدا لە ڕاستیدا ئێمە تەرحێکمان هێنا گۆڕێ وەک دوو حیزب لەگەڵێک بسازین، هەلێک ببینەوە، کێشەکان تاوتۆ بکەین و بەرچاوڕوونی بۆ داهاتوو دروست بکەین. پاش دانیشتنێکی جگار زۆر بەداخەوە تا ئێستا ئێمە موفق نەبووینە، بەڵام بە معنای ئەوە نیە من بێهیوا بووم. ئەولەویەتی دووەم تا ئەوجێ پەیوەندی بە خۆمەوە بوو لە حزبی دموکراتی کوردستاندا ئەوە بوو کە چۆن تێبکۆشم بە هاوکاری هاوڕێکانم لەبەرەوەی کە حزبی ئێمە دەیان ساڵە بەدەست کێشەی نێوخۆیی کۆتلەبازی جناحبەندی و ئەو جۆرە کێشانەوە ناڵاندوویەتی تێبکۆشین هەموو لایەکمان بەیەکەوە فەرهەنگێک دروست بکەین، ئێنێرژیەکان بەوانە سەرف نەکەین، زۆرتر ئێحتمام بدەین بە نێوخۆی وڵات لە کوردستانی ئێران. ئەولەویەتی سێومم ئەوە بوو لەو ڕیزەدا کە چۆن تێبکۆشین خەڵکی نێوخۆی وڵات لە کوردستانی ئێران بە شێوازی جۆرا جۆر بەنسبەت ئەو فرسەتانەی کە بۆیان دێتە پێشێ بێت تەفاوت نەبن و بە شێوەی جۆرا جۆر تێبکۆشین لە هەموو بوارەکان کەڵک وەربگرن و لە چوارچێوەی ئەو سیستمەی کە تێیدان بەوان ناڕوخێ، بەوان جێبەجێ نەدەبوو کە گۆڕانکاری گەورە بکەن لە ئێراندا، بەڵام بێتەفاوەتیش نەبوو. بە معنای ئەوەیە چۆن بکەین پاکەجێکمان هەبێ نێوی دابنین خەباتی مەدەنی و خەباتە مەدەنیە لە نێوە خۆی وڵات هەموو چین و تۆژەکان بگرێتەوە، خەڵک بە ئیحساسی مەسئولیەت و بە عەلاقەیەکی زۆرتر تا ئەو جێی بووان دەگونجێ و عەمەلیە لە مەیداندا لەوێ بتوانن پرۆژەکانی خۆیان بێنە پێشیان. ئەگەر ئەو سێ خاڵەی جەنابتان باستان لێوە کرد شی بکەینەوە دەتوانن بڵێن لە 80% ئامانجەکانی نەپێکاوە. ئەگەر ورتر بڵێن خالید عەزیزی لە بەدیهێنانی ئامانجەکانی خۆی و حزبەکەی سەرکەوتونە بۆ بۆچی؟ یەکەم کاتێک ئێمە باسی سەرکەوتن و سەرنەکەوتن دەکەین دەبێت سێناریۆیەک دابنین. لەو سێناریۆدا تا ئەوجێ پەیوەندی بە یەکگرتنەوەی حزبی دموکراتی کوردستان و حزبی دموکراتی کوردستانی ئێرانەوە هەبێ، بە شاهدی ئەندامانی حزبی دموکرات لە هەردوو بەش، بە شاهدی خەڵک لە نێوە خۆی وڵات و خەڵکانێکی زۆر کە بۆ مەسەلەیەوە ماندوو بوون هەوڵیان دەدا، من هەوڵێکی زۆرمدا تەنانەت بۆ ئاگاداری خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستان دەبێ بڵم من یەکەم کەس بووم وازم لە پۆستەکەی خۆم هێنا، وتم ئامادەم من واز لە سکرتێری بێنم بۆی کە لە داهاتوودا لە ڕابردوودا چون حزبی دموکراتی کوردستانی ئێران بەداخەوە لەسەر شەڕی دەسەڵات لەد بوو، من ئامادەم واز لەوە بێنم. دەتوانین بڵێن ینی دەست بەرداربوونی ئێوە لە پۆستی سکرتێری گشتی حزبی دموکراتی کوردستان یەکەمین ئامانجی بۆ یەکگرتنەوەی هەردوو حزبە؟ کاتی خۆی بۆ ئەوەی کە ئێمە بە تەوافقێک بگەین هەر ئەو وەختە منەوە مەترح کرد. دووهەم تا ئەوجێ پەیوەندی بە شەڕ لەسەر هۆویەتی حیزبی و تەشکیلاتی بوو بە پێچەوانەی ئەوەی کە ڕەنگە لە کۆمیتە مەرکەزیدا تەواو ئەوە تەئیدیش نەکرابێ، من ئامادە بووم بڵام نێوی حزبی دموکراتی کوردستانی ئێران بۆ هیچ لایەک کێشە نیە، بەڵام بەداخەوە لایەنی حزبی دموکراتی کوردستانی ئێران تا ئەو لەحزەیەش کە من لەگەڵ جەنابەت قسە دەکەم
بۆ یەک جار نەهاتن مەکتوب تەرحێک گەڵاڵەیەک بێنن بڵێن لەسەر ئەو چوارچێوە ئێمە تەوافقێک دەکەین و بەرەو حەلەکە دەچین. جا بۆیە تا ئەوجەی پەیوەندی بە خۆمەوە هەیە ئەوەی لە هەوڵم داوا کردومە، بەڵام یەکگرتنەوەی هەردوو باشی حزبی دموکرات تەنیا بە من جێبەجێ نەدەبوو، دەبا لە یاکەی دیکەژەوە ئامادەجی هەبوو. بەداخەوە دەکرێ بڵم لە هەردوو گولاوە تا ئەو لەحزەیە ئەو ئامادەجێ نەبووە، هیوادارم لە داهاتوو ئامادەجێ هەبێ. بەنسبەت نێوەخۆی وڵات دیسان خەباتی مەدەنی ئێمە بۆ چیمانە بووەمانە کە خەڵک بەشدار بێ. من پێم وایە حزبی دموکراتی کوردستان تا ئەو جێگایی کە من تێیدا مەسئول بوومە و هەوڵم داوە گفتمانی ئەو حیزبە بێنمە گۆڕبی بە نێو کۆمەڵانی خەڵک کۆمەکمان بەوە کردو کە خەڵک لە نێوەخۆی وڵات احتماد بە نەفسیان زۆرتر بێ و کار بکەن، فعالیت بکەن، تێکۆشان بکەن، بێتەفاوت نەبن. هەوڵمان داوە کە بەلایەنە سیاسیەکانی دیکە بڵین، بە خەڵک لە نێوەخۆی وڵات بڵین ئێمە وەک حزبی دموکراتی کوردستان و لایەنەکان بە جۆرێک خەبات دەکەین، ئەوانش لە نێوەخۆی وڵات بە جۆرێکی دیکە بە شێوەیە کە مناسبی وێبێ. من پێم وایە لەو بابەتەدا تا ڕادەیەکی زۆر سەرکەوتن وە دەستاتەوە، بەڵام ڕەنگە ئەو سەرکەوتنەش نەگەیشت بێتە ئەو مەرحەلەیە گۆڕانکارێکی بەقووە لە ئێراندا بکە. تا ئەوجی بە گۆڕانکاری لە فەرهەنگی حاوانەوە لەگەڵ یەکتردا بێ لە حزبی دموکراتی کوردستان تا ڕادەیەکی زۆر ئێمە چوینەتە پێشێ، سعیمان کردو کاتێک کێشە و مشکلات و ناکۆچیمان لەگەڵ یەک دەبێ یا جیاوازی بیر و بۆ چونمان دەبێ کۆمەک بکەین بە فەرهەنگێک کە لەو فەرهەنگەدا لێکحاڵی بوون و لەگەڵێک حاوانەوە ببێ بە بنەما. جا هەمووی ئەوانە پەیوەندی بە چەندین لایەن هەیە، لایەنێک تەرحەکە دێنێ ڕەنگە شەرایەتەکە تەواو ئامادە نەبێ بۆ جێبەجێبوونی هەمووی ئەوانە. باشە، یعنی هۆکار چییە؟ ینی دەکاتێکدا ئێوە بازدەوە دەکەن دەستبەرداربوونمان لە پۆستی سکرتێری گشتی ئامانجەکەی زێدەتر بۆ ئەو بۆ هەردوو حزب یەک بگرنەوە. ئەگەر کێشەی پۆز نەبێ کەوا کێشەکانی دیکە چییە؟ کەوا دەکا و دوو حزبەیەک نەگرنەوە. بە باوەڕی من مێژووی نزیک بە 50 ساڵی حزبی دموکراتەوەی ئێمە کێشەی جدی سیاسیمان لە ناکۆچەکانی نێوخۆی نەبووە و دەکرێت بە سەراحەتەوە بڵم نەحاوانەوە لەگەڵ یەکتر تەحمل نەکردن، یەکتر حەسفکردن بە ڕوحێک کە بەیەکەوە هەومان بتوانین حزبی واحد بەیەکەوە ئیدارە بکەین ئەوە بووکە و ئینشاء بە ڕوویدا. کێشەکان کێشەی سیاسی نەبوونە کە ئێمە لەسەری لەت بووینە، بەڵام دوایە کە دەبی بە دوو حیزب ڕەنگە جیاوازی سیاسی بڕێک بێتە گۆڕێ، بەڵام ئەو جیاوازە سیاسیانە هیچی مانعی ئەسلی یەکگرتنەوەی هەردوو لای حزبی دموکرات نەبووە تا ئێستا. باش، جیاوازە سیاسیەکان لە چیدا دەبینەوە؟ جیاوازە سیاسیەکان تا ئەوجی پەیوەندی بەلایانی حزبی دموکراتی کوردستانەوە هەیە. ئێمە لەژێر ڕووناکایی راپۆرتی کۆمیتەی ناوەندی بۆ کۆنگرەی 16 هاتوینەتە سەر ئەو باوەڕە تەنانەت پێشتریش کە ئێمە خەباتێکی فرەڕەهەنمان هەیە. ئێمە ئێران دەبێت بەو جۆرە ببینین کە هەیە، نەک بەو جۆرەی کە ئارەزوو دەکەین. بە معنای ئەوەیە لەو گۆڕەپانەدا لەبەرەوەی کە حزبی دموکرات بەداخەوە ماوەیەکی کەم لە نێو کۆمەڵانی خەڵکدا بۆ ڕەنگە خەڵکێکی زۆر تا ئێستاش لە نزیکەوە حزبی دموکراتان بە شێوازی تەشکیلاتی و سیاسی تەجروبە نەکردبوو، بۆیە ئێمە دەبێت احترام بە بۆچوونی خەڵک لە نێوخۆی وڵاتیش دابنین و ئەوان سعی بکەین دەخیل بین لە چەند و چۆلی تەسیردانان لەسەر سیاسەتەکانی ئێمە و ئێمەش لەسەر ئەوان. وەلەو پەیوەندیدا شتێکی کە من ئەو ماوەی زۆرتر هێنامە گۆڕێەوە کۆمیتەی ناوەندی حزبی دموکراتی کوردستانیش لە پشتی بوو، ئەویش ئەوە بوو چۆن ئەو خوێندنەوەیەک لەو خەباتی فرەڕەهەندی بکەین لە نێوەخۆی وڵات. بۆ نمونە هەوڵدان بۆ ئەوەی کە ئێمە بەنسبەت هەڵبژارنەکان بێتەفاوت نەبین، هەوڵدان بۆ ئەوەی کە خەڵک هام بدەین تەنانەت لە پارلمانی ئێران حکوومەتێک کە ئێمە لە زۆر باوەڕی پێناکەین بەڵام لەوێژ لە مەجال و فرسەتەکان کەڵک وەربگرن. هەوڵدان بۆ ئەوەی کە ئێمە شەڕمان بەسەردا تەحمیل بووە، حزبی دموکرات هەرگز بۆ خۆی شەڕی دەست پێ نەکردووە، دوای ئینقلاب هەوڵیدا مەسەلەکە لە ڕێگای مزاکرە و گفتوگۆ چارەسەر بکرێ. بۆیە ئێمە خەڵک وا فێر نەکەین لە نێوەخۆی وڵات تەنیا منتەزیری ئەوە بندەستەیەک پێشمەرگە بچێتەوە و دێگە هاتەوە ئەوە خەبات و جوڵان. بەڵام ئایا سەرکەوتوو بوون لە بەدیهێنانی ئەو ئامانجە؟ زۆر زەحمەتە ئێمە بڵین ئاوا نەتیجە بگرین، ئەوە سوورەتی مەسەلەکەیە. بۆەوەی کە بزانین ڕادەی سەرکەوتن چەندە دەوێت بچینە سەر ئەو سێناریوانەی کە دەبن بە حەلی مەسەلەکە. تا ئەوجێ پەیوەندی بە دژایەتی لەگەڵ کۆماری ئیسلامی هەیە، گۆڕانکاری لەو حکوومەتەدا یا ڕوخاندنی ئەو حکوومەتە بە گشتی ئۆپۆزیسیۆنی ئێران بە کورد و غەیرە کوردەوە تا ئێستا سەرکەوتوو نەبووە. ئەوە حەقیقەتێکە، بەڵام ئێمە لە حزبی دموکراتی کوردستان ئەو تەرحەمان هێناگۆڕێ با کۆمەڵانی خەڵک لە نێوە خۆی وڵات لەگەڵ کۆماری ئیسلامی ڕوبەڕووبنەوە. کۆماری ئیسلامی جوڵانەوەی کورد لە ئێران وا پێناسەنەکە کە کێشەی لەگەڵ حزبی دموکرات و چەند حزبێکەیە یا لەگەڵ چەند دەستە پێشمەرگە هەیە. نەخێر، کۆماری ئیسلامی کێشەی لەگەڵ نزیک 10 میلیۆن کورد لە ئێرانەوە هەیە. ئێمە لەوە هەوڵماندا وەم پێم وایە تا ڕادەیەکیش چوینەتە پێشیە،
بەڵام ئەوەی کە چۆن نەتیجە دەدا پەیوەندی بە گۆڕانکاری لە کولێتی ئێران وەک سیستمێکدا هەیە ئەوش بەتەنێ بە کورد ئەو گۆڕانکاریە ناکرێت بەتەنێ بە کورد کۆماری ئیسلامی ناڕوخێ ئەوە شتێکی گشتێری ئێرانی ئێوە لات لە سەرەتادا باستانەوە کرد بە کورد ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران ناڕوخێ بە شێوەیەک لە شێوەکان ئەم دەستەواژەی بەڕێستان وا لێکدرایەوە کە خالید عەزیزی دەخوازێ لە ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران نزیک بێتەوە و پەیوەندیەکانی لەگەڵ ئێران باش بکات لەمەوە هیچ قازانجێکی کرد جاری وا هەیە ئێمە لە پێداچوونەوە بە خۆمان و لە خەسار ناسی ڕابردوی خۆماندا ڕێک نیگەرانی دەترسین ئەگە من ئێستاش لێرە بە ڕاشکایی بڵم کە لە هیچ وڵاتێک نە لە عێراق و نە لە سووریا و نە لە تورکیا و نە لە ئێران کورد ناتوانێت حکوومەتی مرکزی بڕوخێنێ و جوڵانەوەی کورد بۆ ڕوخاندنی حکوومەتە مرکزەکان دروست نەبووە جوڵانەوەی کورد و حیزبە سیاسەکان بۆەوە دروست بوونە بە پێی توانا و زەرفیەتەکانی خۆیان حکوومەتی مرکزی مەجبور بکەن ئاوریان وێ بداتەوە بەڵام ئایا کورد ناتوانێت لە ڕووی خەباتی چەکداریەوە ناوچەیەک لە خاچی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان ئازاد بکە تا ئەو لە حزەیەش کە من لێرە دانیشتومە لەگەڵ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی کورد بە گشتی قسە دەکەم دوای ئینقلابی ئێران بەشێکی زۆر لە کوردستانی ئێران لەدەست حزبی دموکرات و لایەنەکانی دیکە بوو بەڵام بە مروری زەمان ئێمە و ناوچانەمان لەدەستدا لە ڕوانگەی منەوە مەگەر ئاڵوگۆڕێکی ناوچەی بێتە گۆڕێ ئاڵوگۆڕێکی ناوچەی بێتە گۆڕێ و لەو پەیوەندیدا پێی ئێرانیش بگرێتەوە لە حاڵەتێکی وادا وەزعیەتێک بێتە پێشێ شرایەتێک لە کوردستانی ئێران دروست بێ کورد لەو حاڵەتەدا بتوانێت بەشێکی ئیدارە بکە بۆ ئەوەی کەوەش باش ئیدارە بیە نەشێوێت تێک نەچێ پێویستی بە کۆدەنجی بە یەکریزی بە یەکگرتووی نێوماڵی کوردیەوە هەیە جابوویە من لێرە تەنیا دەم هەوێ ئەوە بڵم بۆ ئەوەی کە حکوومەتی تاران کێشەی ئێمە بەجددی بگرێ لە پەراوێزی نەخە لای خەڵکەکەی دیکەی ئێران نەڵە کێشەیەک بە نێوی کورتەیە دەبێت لە نیوە خۆی وڵات ئەو مەوزوعاتە بێتە گۆڕێ ئەنی مەبەستم ئەوەیە ئێران نە بە کورد دروست کرا و نە بە کورد دەڕوخێ بەڵام بە معنای ئەوە نییە بڵم ئێمە خەبات و تێکۆشان ناکەین بە معنای ئەوە نییە بڵم ئێمە لە مێتۆدەکان کەڵک وەرناگرین بە پێچەوانە قبولی واقعیات ئێمە دێنێتە سەر ئەو قەناعەتە ڕاکاری واقعیاتیش ببینەوە یعنی لە سوورەتی مەسەلەکەدا گیر نەکەین بەڵام چۆن خەباتی مەدەنی بە چ شێوەیەک دەکرێت لە کاتێکدا وەکو دەگوترێت زۆربەی ئەو حزبانەی کە لەگەڵ بیر و بۆچوونی بەڕێستانی بازدەوە دەکەن خەباتی مەدەنی لەگەڵ ڕژێمێک کە تەنیا زمانی لە سێدارەدان بزانێت چۆن دەکرێم خەباتە مەدەنی ئێمە بۆی کە لەگەڵ ئەو ڕێژیمە کە تەنیا زمانی لە سێدارەدان دەزانیە ڕوبەڕوو بینەوە ڕێگاکەمان ئەوەیە لە جیاتی وی کە فقط لەگەڵ حزبی دموکرات و چەند لایانی دیکە لە کێشەدا بێ لەگەڵ دەیان میلیۆن خەڵک لە کوردستان ئێران لە کێشەدا بێ ئەوەی ئێمە دەڵێن دەبێت قورسایەکە بخەینە سەر ئەوێ ئەوە نزیک بە 38 ساڵە ئێمە لەگەڵ حکوومەتی کۆماری ئیسلامی لە کێشەداین من لەو باوەڕدام کۆماری ئیسلامی تێدەکۆشیە مەیدانی شەر بۆ خۆی هەڵی بژێرێ قەواعیدی بازی بۆ خۆی هەڵی بژێرێ قەواعیدی بازی تەسفیه حیسابی دەوڵەتی تاران لەگەڵ کورد بۆ خۆی هەڵی بژێرێ ئەویش ئەوەیە مەیدانی شەر بۆ ئێمە هەڵبژێرێ لە مەیدانی شەردا تێدەکۆشێ کوردستان بە ئەمنیەتی بکە بە چاوی ئەمنیەتی چاوی لێ بکە و تێبکۆشێ دەستی ئاوەڵە بێ لە کوردستانی ئێران بە گرتن و بە خەڵک زیندانیکردن و بە ئیعدام و بە ئەشکەنجە و بە وێرانی بە کورد بڵە ئەگەر ئێوە بەو شێوە تەعامل بکەن کوردستانی ئێران وەک کوبانی و شوێنەکانی دیکە لێ دەکەین من لەو باوەڕەدام خەبات و تێکۆشانێک کەلانی کەمی زەرەر و زیانی بۆ کۆمەڵانی خەڵکە بێ لە سەردەمی ئێستادا باشتر دەچێتە پێشێ بە معنای ئەوە نییە کە بڵین ئێمە ئەوە هەر زبانێکی نەرمونیان بەکاردێنین ئەو زبانە نەرمونیانە کە خەڵکێکی زۆر تێیدا بەشدار بێ دەتوانێت گەورەترین خەبات و تێکۆشان بێ لە دژی کۆماری ئیسلامی بەڵام بە چ ڕێگاک ئێوە دەتوانن پەیامی خۆتان بە کورد لە کوردستانی ئێران بگەینن لە کاتێکدا ینی خۆتان بازدەوە دەکەن کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا دەستگاکانی ئەمنی چالاکن و ڕێگان نادەن بە چالاکوانی سیاسی کورد لەوێ خەباتی خۆیان بکەن چۆن ئەم پەیامە لە ئێوەوە دەگات بە هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان هاوڵاتیانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕاستیدا گەر ئێمە بگەڕێنەوە سەردەمی خاتەمی بە جۆرە خەباتی مەدەنی لە ئێران بەگشتی و کوردستانیش پەرێ ئەستان کۆمەڵێک موەسساتیشی لەسەر دروست بوو شتێکی غەیرە مومکین نییە و من ناڵم بە خەباتی مەدەنی ئێستا کۆماری ئیسلامی دەڕوخیە بەڵام دڵنیامەگە خەباتی مەدەنی لە هەمووی ئێران و کوردستان بە قووەت بێ لەوێ گۆڕانکارێک لە چوارچەوەی گۆڕەپانی سیاسی ئێران احتیمالی هەیە ئێمە ئەو ماوەی ئەو پەیامەمان داوە و لە زۆر بابەتیش نەتیجەی داوە بۆنەکانی نەورۆز بۆتە ڕۆژانێک کە کورد لەوێ کوردایەتی پێدەکا بۆ زۆر کۆڕ و کۆمەڵی ئەدەبی و شیعر و ئەوانە تەنانەت لە کوردستانی ئێران چوونەدەر و شاخەوانی و
ژینگە پارێزیش بۆ خۆی بۆتە نەوێک لە جوڵانەوەی مەدەنی هەوڵدان بۆ ئەوەی کە کورد بە زبانی کوردی بخوێنێ و هەمووی ئەوانە دەبێتە هۆی ئەوە خەڵک بەشدار بن و لەوێدا قووەتی قەلب و احتمال بە نەفس کۆمەڵانی خەڵکدا بە قووەت دەبێت. ئەگەر لە دەی ڕابردوودا باز لە سیمبولێک بکەین لە نێو حزبی دیموکراتی کوردستان ئەوە ناوی خالید عەزیزیە. ئێوە بۆ لە کۆنگرە ڕازی بوون بەوەی وەکو سکرتێری گشتی بمینێنەوە بۆچی لە ناکاودا لە ماوەی ڕابردوودا بڕیاری دەست دە کارکێشانەوەتان. پێش کۆنگرەی 16 من بە کۆمیتە مەرکەزی و بە هاوڕێیانی حزبیم ڕاگەیاندە بوو کە من نام هەیە بمەوە بە سکرتێری حزب هۆیەکەشەوە بووکتم من نام هەیە قانونی حزبی دموکرات کە دەڵە سکرتێر دوو دەورە سکرتێر بێ ئەوە بۆ خۆم بگۆڕم بەڵام لە کۆنگرەی 16دا کەش و هەوایە کاتە گۆڕێ زۆربەی هەرە زۆری ئەندامانی کۆنگرەیان بەجێهێش و داواکان ئەوە بوو کە ئەمن بمێنمەوە ئەوە بە پێچەوانەی مەیلی خۆم بوو بەڵام جەوێک لە کۆنگرەدا دروست بوو من نەم دەتوانی بەرامبەر بەوە بێتەوەجۆ بم هەستم دەکرد بە زەرەری حزبەکەم تەواو بێ لەسەر ئیحساسی مەسئولیت بەرامبەر بە بەرژەوەندی حزبی و وحدەتی حزبی من مەجبورم ئەو مەسئولیتەم وەرگرتەوە. بەڵام ئەو کات ینی پەیڕەوی ناوەخۆی حزبەکەش هەموار کرایەوە و ینی ئەوەی کە تۆ نەدەویست کرا ئێستا ینی دەکرات تۆ بەردەوام مای لە پۆستەکەت هۆکاری دەست دەکار کێشانەوە دەمبار و دۆخەدا بۆچی ئایا فشارێکە بۆ لە نێوەخۆی حزبەکە یاخود بە شێوەک لە شێوەکان هۆکاری دیکە هەن. من هەستم کرد کە گۆڕینی ئەو بەندە لە ئاسازنامەی حزب ڕەنگە وا بەرداشت بکرێت کە لەبەر من بووە بۆیە ڕاستەکەی دوای کۆنگرە پێم خۆش نەبوو لە حزبەکەم داوام چاو لێ بکرێت کە ئاسازنامەی حزب لەبەر خالیری عەزیزی گۆڕاوە یەک دوو جیاواز لە هەمووی ئەوانە دوای کۆنگرەی ئێمە ئەو بەحسانەی کە دەهات نەگۆڕێ بە تایبەت ئەو حەلەی کە لە کۆنگرەدا هاتە گۆڕێ کە کۆمیتەی مەرکەزی وە خۆی بمێنێتەوە من هەستم کرد دوای کۆنگرە بە جۆرێک ئەو ڕێگا حەلە کە بەسەر خۆشمدا تەحمیل کرا ڕەنگە ئەندامانی حزب زۆریان پێجالب نەبوو بێ پیان وابوو لەگەڵ ئوسولی دموکراسی کە بەرداشتێک شەویژ لەوی مغایرەتی لەگەڵی نایەتەوە ئەوەشم هەر بە دروست نەدەزانی بە جۆرێک متەوەجی خۆم بێتەوە وەسەرڕای هەمووی ئەوانە لەو دوانەدا کە و بەحسە سیاسیانە هات نەگۆڕێ بە تایبەت لە مێدیاکاندا لەسەر چەند و چۆنی ئەو گفتمانی من هێناومەتە گۆڕەیە هێندێک حزب و لایانی سیاسی دیکە ڕاستەکەی کە هێرشان دەکردە سەر حزبەکەی ئێمەوە لەوێدا بە جۆرێک کێشەکە لەسەر من بوو من پێم خۆش نەبوو ئەمن ببم بە قورسایەک لەسەر شانی کۆمیتە مەرکەزی حزبەکەم لەسەر شانی ئەندامانی حزبەکەم بۆی کە هێرش بکرێتە سەر من لە پەیوەندی لەگەڵە و گفتمانەدا. بە ڕۆیشتنی خالید عەزیزی هیچ گۆڕانکارێک لە حزبی دیموکراتی کوردستان ڕوویداوە وەکو دەبینرێت تاوەکو ئێستا هەمان سیاسەتە هەمان پەیڕەوە ینی چاوەڕێ دەکرێ بەبێ خالید عەزیزی حزبی دیموکراتی کوردستان بڕیار بدە؟ من پێم وایە بێ منیش حزبی دموکراتی کوردستان هەر بڕیار دەدا کۆمیتە مەرکەزی بڕیار دەدا بەڵام ئەو گفتمانەیە ئەو سیاسەتی کە ئێستا ئێمە هەمانە بەرهەمی ئەقلیەت و فکری هەمووی ئەندامانی حزبی دموکراتە منیش یەکێک لەوان بوومە لە کۆنگرەی 16دا پەسەند کراوە و کۆمیتە مەرکەزیدا ئێستا مۆزەفە بە جۆرێ ئەو بچێتە پێشێ بەڵام ئەگەر لە شێوازی دەربڕینیا لە شێوازی بەکارهێنانی ئەدەبیاتێک لەمە بەدووە دەفتەری سیاسی حزب یا سکرتێری حزب چۆنی بەکاردەهێنێ تەسەور دەکەم شتێکی ئەجایب نییە ئەگە ئاڵوگۆڕیشی بەسەردا بێت. باشە ئەگەر یەک لە هۆکارەکان یەکگرتنەوەی هەردوو حزب بێ بۆچی تاوەکو ئێستا هیچ هەنگاوێکی جدی نەنراوە؟ بەنس یەکەم دەوری ئێستا نەبوو تەمانجە کە من وازم هێناوە بە شێوەی ڕسمی و هیوادارم لەمە بەدووە کە من وازم هێناوە سکرتێری ئێستای حزبی دموکراتی کوردستان و سکرتێری حزبی دموکراتی کوردستانی ئێران بە یەکەوە دانیشتنیان بێ و لەسەر پرۆژەی یەکگرتنەوەی هەردوو باڵی حزبی دموکرات کار بکەن شتێک کە من لە ئەوە ڕۆژەوە بەلای منەوە ئەولەویەتی هەبووە زۆریشی پۆ خۆشحاڵ دەم ئەوەی لە دەستیشم بێ کۆمەک بەوە دەکەم. کەواتە ئێستا دەرفەتەکان زێدەترن بۆەوەی هەردوو حزب یەک بگرنەوە لە دوای خالید عەزیزی؟ دوای کۆنگرەی ئێمە لایانی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڕاستیەکەیدا هەم بە ئیتلاعیەی خۆیان و هەم کەسایەتیەکانیان هێندێک هێرشیان کردە سەر من ڕەخنیان لە بۆ چوونەکانی من گرت لە هەڵوێستی من و تەنانەت ڕاشیان گەیان کە ئەو گفتمانێک کە خالیدی عەزیزی ئێستا هەیەی لە چۆنێتی تعبیر و تەفسیر لە ئێران خەباتی مەدەنی لە نێوەخۆی وڵات زۆر شتی دیکە یا ئەو شێوازەی کە من هێناومەتە گۆڕێ پیان وابوو کە ڕەنگە لەگەڵ ئەوە یەکگرتنەوە ئاسان نەبێ. ئێستا کە من سکرتێری حزبی دموکراتی کوردستان نەماوم هیوادارم بەلای حزبی دموکراتی کوردستانی ئێران حزبەکەی کاک مستفای هیجری ئەگەر ئەوە مانعێک بوو بێ ئێستا ئەو مانعەش نەماوە و هەر لە سبەی نەبەیەکەوە دابنیشن پرۆژەیەک دابنێن
بۆ وەسەرێک کەوتنەوەی حزبی دموکراتی کوردستان و حزبی دموکراتی کوردستانی ئێران ئەمنی زۆری افتخار و شانازی پێ دەکەم چون لە ئەوە ڕۆژەوە باوەڕم پێ باشە. خالید عەزیزی لە هەڵبژاردننی داهاتوودا خۆی کاندید دەکاتەوە لە کاتێکدا ئەگەر ئەو دوو حزبە بە شێوەیەک لە شێوەکان ڕێککەوتن. من ئێستا ئەندامی کۆمیتە مەرکەزی حزبی دموکراتی کوردستانم ڕۆژێک لە ڕۆژان هیوادارم وابێ ئەو دوو حیزبە یەک بگرنەوە ئەمنیش دەکەومە نێو پرۆژەی کاروبار بۆ وەسەرێککەوتنەوەی حزبی دموکراتی کوردستان و حزبی دموکراتی کوردستانی ئێران و بە دڵنیاییە و تێیدا لە حەدی توانای خۆم ئەوەندەی بگونجێ مەسئولیت وەردەگرم بۆ ئەمن دەمێک کە بە دوای ئەوەدا دەگەڕێم حزبی دموکراتی کوردستان و حزبی دموکراتی کوردستانی ئێران ئەوەندە گەورە بێتەوە ببێتە ئەو ئەدرسە بە قووەتەی کوردی ئێران کە احتیمادی پێ بکەن و بەو جۆرە تاران مەجبور بێ تەوەجۆ بە مەسەلەکانی ئێمە بکە. کەواتە تۆپەکە ئێستا لە ساحەی حزبی دموکراتی کوردستانی ئێرانە با بینە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت سیاسەتی ترامپ بەرامبەر بە ڕۆژهەڵاتی کوردستاندا. ومێتان بە سیاسەتی ترامپ هەیە؟ من لەو کەسانم بە حکمیوە کە دەورانەشی لە ئەمریکا بوومە پێم وایە کێشەی واشنگتۆن لەگەڵ تاران لەسەر بەرژەوەندی خۆیانە ولا هەر لەو پەیوەندێدا تا ئێستاش سیاسەتی دموکراتەکان و ڕیپابلیکان ئەوە نەبووە بڵێن ئێمە حکوومەتی ئێران دەگۆڕین بەڵکەوەی کە بە زبانی خۆیان دەڵێن تەغییری ڕەفتاری ڕژیمی ئێران ئەوان بەدوای ئەوەدا دەگۆڕێن لە تاران دەنجێکی بڕێک ئارام بێتە گۆڕێ ئێران زۆر ئەسبابی سەریێشە نەبێت لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست بۆیە لە پێشوشدا ڕئیس جمهورەکانی ئەمریکا بە تایبەت کۆماری خوازەکان هەڕەشە و گڕەشیان لە ئێران کردووە و ئەگەر هەڕەشەیەکیش بێت کێشەیەکیش بێ پێم وایە ئەمریکا زۆرتر بەدوای ئەوەدا دەگۆڕێ کە ئێران لە ناوچەکەدا کەم زەرەرتر بێ هێندە سەرڕۆیی نەکا بە جۆرێک لەگەڵ تێئۆریەکانی ئەمنیەتی جەهانی ئەمریکا بێتەوە بەڵام من نەزەری خۆم چییە نەزەری من ئەوەیە کە جوڵانەوەی دموکراسی خوازی لە ئێران ئاڵوگۆڕ خوازی لە ئێران جوڵانەوەی کورد لە کوردستانی ئێران حیزبە سیاسیەکان نابێ زۆر لەسەر ئەوە سەرمایە گوزاری بکەن چون مێژووی سی و چەند ساڵەی علاقاتی واشنگتۆن و تاران ئەوەی نیشانداوە ئەوەی بۆ ئێمە گرینگە لە نێوە خۆی وڵاتە خەڵک سازمان بدرێن و ڕێک بخسرێن ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان لەو سێناریە ناڕوونانە حاڵەتێکی وهاتە پێشە کەڵکی لێوەربگیرێ بەڵام ترامپ لە لێدوانەکانیدا ینی زۆربەی ئەو لێدوانانەی دەدا دش بە ئێران لێدوان دەدا باز لە هەڵۆشانەوەی ڕێککەوتنی ئەتۆمی دەکە باز لە دەستبڕینی ئێران لە وڵاتانی هەرێمی دەکە ئەمە بە شێوەک لە شێوەکان سوود و قازانجی بۆ حزبە کوردستانیەکان و ڕۆژهەڵاتی کوردستان ئێمە دەبێت لە هەمووی ئەو کێشانە سوود و قازان زۆر بگرین و بەشێک لە کاری ئێمە ئەوەیە و بەشێک لە قەواعیدی بازی ئێمەیە لە چۆنێتی کەڵک وەرگرتن لە کێشەکانی ئێران لەگەڵ دەوروبەر و لەگەڵ ئەمریکا بەڵام ئەوەی لێرەدا گرینگە ئێمە دەبێت ئەوەمان لەبەرچاو بێ ترامپ کەسێک بۆ سیاست مەدار نەبووە ئەوەی کە پێی دەڵێن لە خەدەماتی ئیجتیماعی و سیاسی وێدا کاری نەکردو سەرمایه‌دارێک بۆ دەسەڵاتی بەدەستەوە گرتووە من پێم وایە دەبێت ماوەیەکی دیکەش منتەزیر بین کە چۆتە کۆشکی سپی مەسئولیت وەردەگرێ لەوێ ڕۆژانە لەگەڵ شتە ئەمەلیەکان ڕوبەڕوو دەبێتەوە بە مروری زەمان متەوەجی ئەوە دەبێت چ شتێک ئەمەلی و چ شتێک غەیرە ئەمەلی. بەڕێز خالید عەزیزی ئەگەر تەماشای پارچەکانی دیکەی کوردستان بکەین لە هەر بەشێکدا ینی بەرژەوەندی وڵاتانی دنیا کەوتۆتە ئەو پارچانەی کوردستان تەنیا ڕۆژهەڵاتی کوردستانە کە نەبۆتە ژمارەیەک وڵاتانی هەرێمی یاخود وڵاتانی جیهان سیاسەتی لەگەڵدا بکەن بۆچی ئەم پاشەکشەیە؟ هۆیەکەی ئەوەیە ئوروپا و واشنگتۆن و هەموو وڵاتەکان لە پەنجەرەی علاقاتی خۆیان لەگەڵ ئەو وڵاتانە تەنزیمی علاقاتی خۆیان لەگەڵ قەزیە کورد دەکەن بۆەوەی کە قەزیە کورد لە ئێران بێتە گۆڕێ دەبێت لە ئێران یا لە نێوە خۆ یا لە دەوروبەری ئێران مەوزوعات و مەسایل و کێشەیەک ساز بێ و کاتێک نەخشەی ئێران دادەندرێ و نەخشەی ڕێگا سیاسیش بۆ داهاتوی ئێران دێتە گۆڕێ لەوێدا کوردیش بێتە نێو کێشەکە لەبەرەوەی کە ئێستا ئێران لە ناوچەکەدا بە حکمی وەی کە بە قەولی خۆیان نوێنەرایەتی شیعە دەکەن و شیعە بۆتە دەسەڵاتێک لە جموجۆڵەکانی منتەقە و زۆرتر ئەمریکایەکان و ئوروپایەکان بەتایبەت دوای کێشەی داعش بە دوای ئەوەدا گەڕاون چلێ لە کۆڵ کێشەی داعش بنەوە و لەو پەیوەندێدا بە جۆرێک هەماهەنجان لەگەڵ ئێران بووە لە حاڵەتێکی ئاوا لە بوعدی نێودەوڵەتی و ناوچەیدا ڕەنگە مەجالێکی زۆر بۆ کوردی ئێران دروست نەبوو بێ بەڵام ئەو مەجالە ئێمە دەتوانین دروستی بکەین چۆن ئەوژەوەی لایەنە سیاسەکان لەگەڵ یەک تەبابن و ئەو پەیامە بدەن بە ئوروپایەکان و ئەمریکایەکان چ بە شەڕ چ بە سوڵح چ بە ئاڵوگۆڕ لە ئێران و تاران هەر پرۆژەیەکتان بۆ ئێران هەیە ئەگە کوردی تێدا نەبێت ئێوە ناتوان سبات دیارە کات بەرەو کۆتا دەچێ من دوا پرسیارم ئەوە دەبێت لە ئەگەرێکدا ئەگەر کۆماری ئیسلامی ئێران ئەوەندە بەهێز بێت کۆمەڵگەی نێودەوڵەتیش لە ڕێی بەرژەوەندیەکانی خۆی مامەڵە بکە
پێتانوانیە باشترین بژاردە یاخۆ لەگەڵ ئەو بژاردەیەدان کە هەموو حزبە کوردستانیەکان داوای دانوستان و گفتوگۆی ئاشتی بکەن لەگەڵ ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران جیاواز لە ماهیەتی حکوومەتە مەرکەزیەکان کورد وەک نەتەوە و هیچ حیزبێکی سیاسی هەرگز نابێ مزاکرە لەگەڵ دەوڵەتی مەرکەزی ڕەت بکاتەوە ئێمەوە دەبێ وەک مەبنا دابین بە دووسێ دلیل دلیلی یەکەم ئەوەی حکوومەتی کۆماری ئیسلامی تەسویرێکی لە کورد و قەزیە کورد لە نێو خەڵکی دیکەی ئێران دروست کردو کە ئێمە شەرخوازین بە دوای شەڕدا دەگەڕین کێشە دروست دەکەین بووە ئەقلیەتی مزاکرە دەگەڵ دەوڵەت و ئەوەی کە مزاکرە تەنیا چارەی ئەو کێشەیە دەبێت ئێرانەکان عادەتی پێبگرن و فێری بن بۆ ئەوەی کە ئێران بێتە سەرمیزی مزاکرە یەکگرتووی لە نێوان حیزبە سیاسەکان و بە قووەتبوونی ئەو خەبات و جم و جۆڵە لە نێوەخۆی وڵاتە لە هەر حاڵدا بەهێزبوون و بە قووەتبوونی دەنجی کورد لە نێوەخۆی وڵات و لە دەرەوە دەتوانێت ئێران بەو قەناعەتە بگەێنێ لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست کە بەخۆشیەوە لە باشووری کوردستان کورد لە مۆقعیتێکی باشدایە لە سووریا ئینکار ناکرێت لە تورکیەش مەوزوعەکەی لە گۆڕێدا هەیە ناتوانێت ئێران هەروە بە ئاسانی قەزیە کورد نادیدە بگرێت. بەڕێز خالید عەزیزی سکرتێری پێشووی حزبی دیموکراتی کوردستان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەش. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێبینەرانی بەڕێز باسی ڕۆژ بەردەوام دەبێت بەڵام ئێستا دەچینە ناوبڕێک و دواتریش تەوەری دووەمی باسی ڕۆژ دەکەینەوە. دووبارە سڵاو بینەران و بیسەرانی کوردستان بشتار و باسی ڕۆژ تەوەری دووەمی باسی ڕۆژمان تایبەتە بە ڕەوشی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە و دەستپێکردنەوەی گفتوگۆکانی نێوان حەزب و لایەنە سیاسیەکان بۆ ئاسایکردنەوەی بارودۆخی نێو هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری دۆهۆکەوە دیندار نەجمان دۆسکی چاودێری سیاسیمان لەگەڵدایە. بەڕێز دیندار بەخێربێن بۆ باسی ڕۆژ با لەوەوە دەست پێ بکەم ینی میکانزمی دەستپێکردنەوەی گفتوگۆکان پێ دوایە بە باشی بەڕێوە دەچێت کەوتۆتە سەر سکەی خۆی؟ سوپاس وڵا دەستپێشقەریە کاک مەسعودی جەنابێ سەرۆکی هەرێمێ لە سەرەتاوێ گەرمی پێشوازی لە هاتەکردن شلای هەموو هێزن سیاست کوردستانی بە و شلای خەڵکی کوردستانی بە شێوەیەکی ئەم بێژین گشتی لێ نوکە دیارە خاوی و سستیەکدا دیارە هەرچەندە هەر بەس لێت دەکردن و دانوستاندن هەبن خۆڵایان گەڕا دوێە دەست دانوستاندان گەل حیزبن سیاسی دەست پێ دەکردن لە حتا نوە نزانین چ میکانیزم هەیە بۆ چارەسەرکردنا vê کێشێ یان jî بۆ bicêînana destpêşxeriya cenabê serokî xelkê hemî yan çavdêrê siyasî dêbîniya sereyê ku sistî û xaviyeka cêînana vê destpêşxeriyê heye lê em tomêdewarên ku wekû behs lê tê dekirin danûstandin navbena hêzê siyaset Kurdistanî dubare dest pê bikete ser mîkanîzma bicêînana destpêşxeriya cenabê serokî behsê projeyekê biraderê tê ketiyê tê dekirin ku li heşt xala pêk têt cê dilxweşiye her danûstandin serbê nekirin em tomêdewarên ku encamê baş jê derkişin. باشە ئەم خاویە ئەم سیستەی گفتوگۆکان کە وەک دەبیندرێ پێتان وایە شتێکی ئاساییە یاخود لە ژێرەوەیدا کۆمەڵێک شت هەن؟ نێرین و دیتنامن ku nakokiyê siyasî navbena hêzên siyasî yê Herêma Kurdistanê bi taybetî jî heke em behsê biraderê partî bikîn û goran bikîne dijwar in yanî li astekî ne ku heta êku du baş nabînin yanî danûstandin navbena her du hêzan divê navbijanek hebit ku navbera her du kada navbera biraderê tê ketî û partî û goran ji ber vê çendê min gehiştin bû encama gele wext pê divê gele yanî rûniştin pê divê hevpeyvîn pê divê hêzendiyên siyasî Kurdistanî li serxet bine wekû biraderê tê ketî yê girt û taybetiye ferdûhêze tişên rolê xwe û dewrê xwe bînin nêzîkirina bîr û boçûnê her du ladel ser mîkanîzmeka ku ya guncaw serrêk bikevin bû
چارەسەرکردنا vê qeyrana siyasiya Kurdistanê. باشە ناکۆکی حیزبەکان لەسەر چه ئەساسێکە هەندێک پێیان وایە ناکۆکی حیزبەکان لەسەر بەرژەوەندی حیزبەکانە خودی حیزبەکانە بۆ پارەیە بۆ دەستەڵاتە ینی هەندێک لە حیزبەکانیش پێیان وایە بەرژەوەندی خەڵکی کوردستانە وا دەکە کە ناکۆکی لە نێوان حیزبەکان دروست ببێ بەڕای بەڕێز دیندار ینی ئەم پرسە ئەم ناکۆکیانە چین؟ ناکۆکیەکان هەندێکا باگراوندا مێژوویە هەی ینی یا دیرۆکیە هەیت ناوبەرە وان هێزن سیاسی یەتەریما کوردستانê تایبەتی هەردوو هێزن سەرەکی ku em bi goranj heta nêzik yanî parçek bi şirketî îjtimanî Kurdistan her bi dîsan yanî her hizbek hatiye hizba siyasî mebestawê desthelata mebestawê destkeftina ev destkeftina wekû bêjin yanî giştî bine yan jî girdayên bi hizbê ve takekesê hizbê ve serkirdatiya hizbê tişet siruştîna û tabîîna yedbirê da dîsa hetimala yanî nakokî ser bîroboş yanî berjewendiyê giştî jî heye behsê sistema siyasî ye behsê qeyrana aborî ye behsê xweşguzaraniya xelkê Kurdistanê ye behsê dewletbûnê ev hemî kêşene ku vekî bijin navbera van hêzên siyasî bîroboşûnetwan cuda cuda ne derbarî van çanda da ştî me gotî li Kurdistanê jî nakokiyê siyasî li astekî dijwar mekanîzmet çareserkirinê mekanîzmet em bijînê sivîl û demokrasî asan nîne ku vekî bêne çareserkirin çünkü nakokî dijwar in ne tenê min wekû dewletê demokratî ne nakokî navbeyna hizba wekû munafise ye tabîî ye tu li desthilatê bî سروشتیا تو اپوزیسیونی بیهشل کردستانی همی حزبان بیتل دستلاتی بده چونکو دستکفت همی یه دستلاتی داشت در بی دستلاتی دستکفت نینه. باشه. لکاتێکدا ئەگەر بەرژەوەندی حزبی و بەرژەوەندی گشتی خاڵی ناکۆکی نێوان حزبەکان بێ ئەگەری ئەوە هەیە یاخود ئەگەرێکی زۆر هەیە لەوەی تەواوی حزبەکان لەسەر هەموو پرسەکان ڕێک بکەون و بەیەکەوە بڕیار بدەن لە باشووری کوردستان؟ مەرجینە سەر هەموو پرسان ینی ئێکدەنگ بنە ینی پرس gelekîn zorin bêguman nêrînê cuda hene bîroboçûnê cuda hene lê vê sakine berjewendiya yanî gelê Kurdistanê herêma Kurdistanê hinda xalet hene bêjin xalet hêlet sorin yet neteweyî ne girêdayî ne neteweyê Kurd girêdayî ne niştîmanê Kurdistan wekû niştîman evan hêla yanî bîroboçûnê wan nêzîkiyek bine nekine qurbaniyê nakokiyê xwe da navbeyna hizba da ji derveyî van hêlan bîroboçûnê wan cuda tiştekî siruştiye û hiç em bijîn îşkaliyek tida nîne lê em vê sakîne mekanîzmê çareserkirina kêşan çawa bête kirin ewa vê wevkê yanî kêşel Kurdistanê erê mekanîzma van kîrê têne çareserkirin kêşa siyasî perlemanî têne çareserkirin wekû dezgahekî yasayî û distûriye yan jî dîfakta Kurdistanê ku vevkê hinda hizbê serekiyê teyên pirêka dîdarê siyasî da yan rêkeftinê siyasî da çaresera van kêşa dikirin ev dîtna min Kurdistan هێشتا سیستەما سیاسی نەگەشتەوی ئاستی و دەستگایەت ئەم بژنیت فەرمی وەکو حکوومەت و پەرلەمان چارەسەرا کێشە بێتەکردن هێشتا کێشە بێتش دەربەی وانە بێتەکردن ناوبەرە هێزن سیاسی و تایبەتی سەرەکی کوردستانی ڕێکەفتە نەبن سەرچارە سەرکردنە وان کێشە باشە هەموو حزبەکان بە ئاشکرا باس دەوە دەکەن کە ئەوان دەخوازن بەشداری لە حکوومەت بکەن و بەشێک بن لە دەستەڵات لە هەرێمی کوردستان ئەرێ بەڕاست ینی بەشداریکردنی هەموو ئەو حزبانە لە حکوومەتێکی بنکەفراوان ینی پرۆسەیەکی سەرکەوتووە لە هەرێمی کوردستان لە کاتێکدا لە ڕابردوودا وەکو بینیمان ینی کێشەی تێکەوت کاگەڕوان پرۆسە سیاسی لە عێراقی ژی کوردستانê
پشتی گورینا سیستما ام بیجن رجما صدامی و رجما بس یا سر بنمایت رکفتن و سازان هاتیا دامزراندنش برنده حکیت جبان یعنی جبان بنما در کبیش بنمایت رکفتنه بچه بابت اکثریت و اقلیت و وانتشتا کشن سیاسی دو درست بن هشتا زیه که هم یعنی بجین حتیمال بانک شهر چند کردستان جدای کردستان یک نتوه افکشنینن لگل هندجی هزن سیاسی اف سیستم و حتی دامزراندن کردستان سر بنامایت رکفتن آیت حتی دامزراندن نل سر بنامایت ام بجین در هواج تلبجارتنا و وان چنده ام زانیجه که سیستم سیاسی کردستان رکفتن استراتژی نبینا پارتی و کتی یا دامزراندی و دینان افروجی بردام ام پیدوی و رکفتنه نه حزب سیاسی همی هولادن کو چنه ناف دستلات دا چکو وکم بحث کریش در وی دستلات زیان و ضرر خواهی تین دست کفتینن یادی خالدی الکردستان هشتا آلو گور کرنا دستلات یعنی دستلات بشیوه کی نهاتیا کرن کو حزبک هکل اپوزیونی بتا امید आहे کو روزه که پشت دستلات یه دستلات بید بتا اپوزیون هشتا بر کردستان روی ندایش بر وشنده همی حزبان بوش بر دست کفتاش بر کدا جمهوری خواب پارزن دوین ناف دستلات دابنه باش اگر حزبکان لپیناو دستلات دا هولی هاتنا نيو حکومت بکن بلام يعني او گرفتێکی گەورە نییە تەمەشا بکەینێ لە نێوان حزبەکاندا بۆشاییەکی زۆر هەیە یعنی جیاوازیەکی سیاسی لە نێوان حزبەکاندا زۆرە چۆن دەکرێت ئەوان لەسەر یەک مێز لە یەک کابینەدا بتوانن کاروبارەکانی خەڵکی ڕایی بکەن دبی گمان اگر یعنی حزب جوازی نباید حتی اگر بحث جدایت ایدئولوژی نکیم بیشتر جدایت بیرو بچون سیاسی و کو پروژه و کو مشروع سیاسی نباید اگر جدا بین نباید بیت یک حزب بانه بگمان همی یعنی بحث فرلانیت که نت سیستم دموکراسی دا بوده کو چندین حزب تاین مرجعیت کاهی لبگر کاهی نا چارچوبی ولی بگیره و به مرجعیت دا بیرو بوشونت خواهد جدا هم بو پیشکفتنا آبوری بو پیشکفتنا سیاسی بو پیشکفتنا ولات خواه اف جدا بینه هند ریکی ناگرتل کو اوه پیک و بناو سر پروژه کی ام بجین یه سیاسی حکومت سر رکب کبن بلا جدا بینه سیاسی بن لی پروژه حکومت یکو حکومت پیراد بود بو پیشکفتنا یعنی نشتیمانی او پروژه او حزبن کو چنات ناب دستلات دا بدل سر رکب کبن او های کردستان منافسه اف جدابینه یا هی کو یه حکومت دال همان وقت یه دجی حکومت کارت کنه باش ئێستا ئەو ژینگەیە هاتۆتە ئاراوە دروست بووە لەوەی حزبەکان متمانە بەیەک بکەن و جارێکی دیکە بەیەکەوە ینی حکوومەت تەشکیل بکەن پێک بهێنن السياسة دا اشتاق نكون بيجي ناكر يعني مستحيلة هر همين تشت ممكنة يعني بله دامن بله شين ركب كمان حكومات يبيك بينن شين ركبتن حتى كواجا لان السياسي عندلان بجراوانا ببتا كوبشنا اوبوزيسيوني افرو اف قيرانة حكومات هين قيرانة وان قيرانا خناك نبر برس دشنا بنا اوبوزيسيون اشتكي سروشي طبيعية بلا بيت بريكفتن هبت افريكفتنا بجروان بتا خيروان بتا اللي افرو حكومات كابن كفروان يدرس بها همي سيستم يعني بيجي حتى زانست السياسي لا حكومات بن كفروان كشت وصهنا يعني الحمي الدنيا باشە ئێستا وەکو دەبیندرێ نزیکبوونەوەیەک لە نێوان پارتی و یەکێتیدا دەبیندرێ پێتان وایە ئەو نزیکبوونەوەیە بۆ ڕەوشی ئێستای هەرێمی کوردستان پێویستیەکی زۆر بێ دیدنامن نزیکبوون هەبیە پارتی و برادری یەکێتی ڕێکەفتنەکە استراتیژی یا ناوبەرە هەردووکەدا لێ دوو حزبێت ئەم بێژین منافسن ژی هەر وی دەمیدا
بله نزیک بونوان کلیلا چاره سریع بو کشت کردستان تایبتی کو برادر تکتی رکفتنا کا رکفتنا های گل برادر گوران و شن رول خواب بینون و شن فشاره که درست کن سر هر دولانا کو نزیکی یک پناب شن پروژه پیشکش کن بیرو بوچنت هر دولانا برم پارتی و گوران نزیکی یک بکنه بگومان yaşlı ve zararmend ve kayranı siyasi her se hizmet opozisyon bina Goran ye girtu o kumala ki keşa berdam bita خلق Kürdistan edid getave kanaati ku ferdu hizbe hizbe desladar hemi evşin van kayrana çalışırkına eve berjavandiya hizbe didani ne vakum bahskir جبرای چند دیت نامجی دیت نخالکی جویا کو چابدر سیاسی تنه چونکو دستلات دیفاکتو یا واقعی یا دستوان هر دو هزن سیاسی دا پارتی و ایکتی بله اوان یعنی رولی سرکی هی خوشکرنا روشا سیاسی کردستان دا چاره سرکرنا که شادا اوه انجام دا حتیمالا بجم کاست خود سر قیران آبوریجی هبته که چرا سرکنا کش سیاسی بده کردن افروشا افرو کردستان دا نت برجمندیا همه خلک کردستان دا تایبتی هر پنج حزب سرکی ولی تایبتی تر هر سه حزب ام بجین گوران و یگرتو و کومال رنگ باج پتر او بەڵام ینی زۆر کەس پێی وایە ینی نزیکبوونەوەی پارتی و یەکێتی پێکەوە ئیدارەدانی هەرێم لەلایەن ئەو دوو حزبەیە ئەو دوو حزبەوە ینی دووبارەکردنەوەی هەمان مۆدیلی ڕابردووە سەردەمی 50-50 کە بە شێوێک لە شێوەکان ینی زێدەتر ئەو دوو حزبە بۆ بەرژەوەندی خۆیان سیاسەتیان کردووە وەکو لایەنی ئۆپۆزیسیۆن باسییان لێوە دەکرد. وكما قلت ديفاكتو واقع كردستان حتى في قفكي ويشند جاينت كو دسلات كردستان هر نوكش يعني يا دسوان هر دو حزبادا يعني بارتي ويكتي راست لان ديتاتين بس لان ديتاتين وان افغازنده هاي يعني مشاركا نشريكا نكمشن يعني بزمان عربي بتعبير كنا هندك افغازنده وان يعني ابنا کو بریارت استراتژی سرکی ترما کردستانی شریک نینن یعنی تاتیم بجارت حکومت یاداکری لی بریار سرکی تو استراتژی دیسانی دست هر دو حزب دا یعنی هر دو حزب بله از خجر دیت نامن گورانکاری کردستان ویشه وی شورشانه یعنی انقلابی نایت کردن و وقت دوید بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا پارتی و یەکێتی هەمان ئەو هێزەی حتاکو وەێ بێت هەمی حزب ڕازی بنسەمەسی بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئایا پارتی و یەکێتی هەمان ئەو هێزەی جارانن کە دەیانتوانی بەیەکەوە زۆرینەی دەنگەکانی خەڵکی کوردستان بەدەست بهێنن وەک دەبیندرێ ئێستا ئەگەر بە بەراوردی ڕابردووی بکەی یەکێتی ئەو پێگەی جارانی نییە لە ڕووی جەماوەریەوە. بگومان یعنی اف گلک جمهوری چولگل دور لانه دی سیاسی و کو با ام باسکین گورانه گرتوا کومالا اوان جمهوری خویه هی بس اف جمهورتن یشتوی رادی کو که بنا هزت بجن بدیل بو پارتی بدیل بو ایکتی چونکو بجن پروسه دموکراسی دل کردستانی و آلا گرکرنا دستلاتی هیچ نگهشته ویاسی کو که هل بجارتن تنه در هاویج هل بجارتنا سیستم و نظام سیاسی کردستانی بیتا گورین حتی که ساکنه هل بجارتن چوی برادرت کتی کرسیتوان کمتر بینه لید گوتی نخیر واقعا یعنی ام کرسیا هزا ما آن قباره و سنگی کتی کرسیانای تهجمارتن واقعی کردستانی 5 سال کردستانی الجیر در سالات کتیه اما واقع درنگ محمیات بینید خواه بنا که همشن بی واقعی گوریم برای باشتر ببین لی ویده بشیوت ام بیشن یه حکیمانه بده
بجم وان مکانیزمت کو افرو یعنی شتی شورشکی آنتشکی وکو بیتا گوریم دید نام نایتا کنن ام روشا سیاسی کردستان مبرف خرابتر بر نبرف باشتر برش برنده بید حکیمانه هزن سیاسی تعامل گل کنه رنگ هنده حزب وکو از بجم برادرت گوران رازینین يعني وكو قباره وحجم والكردستاني دستكفت يعني تناسبك نينا ساعتنا بتر شايستي هجي بتر دستكفت عن بتر دوري رولها بتا لي وصلنا بلا بدفي ام يعني اف غورانكاري حتى السيستم السياسي يا كردستان درز بنا ام بدفي روشنبيليا ديمقراطينا ام بدفي استقرار سیاسینا ام پدوی اگف و تحدیات نمینن برای ما کردستانیز برای چندی به نکافره دمت بید حکیمانه تعامل گرد. بله برای دیندار دوسکی چاودێری سیاسی کە بە شوێکی ڕاستەوخۆ لە شاری دهۆکەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس دەکەین. بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆشی.